بینەرانی خۆشەویستی لاوان میدیا و کاتتان باش، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکەی تایبەتی لاوان میدیا لە خزمەت ئێوەی بەڕێزدا. خەرمانانی ئەو ساڵ 28 ساڵ بەسەر تیرۆری شەهید دکتۆر سادق شەرەفکەندی و هاوڕێیانی لە بێرلینی پایتەختی ئاڵمان تێپەڕ دەبێت. هەر بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ لە چوارچێوەی ئەم بەرنامە تایبەتەدا لە خزمەت بەڕێز کاک تەیمووری مستەفایی ئەندامی ناوەندی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانین، تاوەکو چەند تەوەرێکی پەیوەندیدار بە سیمای شۆڕژگێڕی دکتۆر سادق و دکتۆر سادق وەکو کەسایەتێکی شۆڕژگێڕی بەکردەوە باس بکەین کە هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایە بێت. کاک تەیموورەوە کاتتان باش و زۆر سپاس کە میواندارەکەتان قبوڵ کردین. زۆر سپاس و کاتێوەش باش سپاس کە ئەو دەرفەتتان مەخسان لەسەر مۆزوع مهمەک قسە بکەین. سپاس. پرسیار یەکەم دەمەوێت بۆ دەست پێ بکەم کاک تەیموور. دکتۆر سادق لە شەرایەتێک و بارودۆخێکی زۆر دژواردا دەبێتە کەسی یەکەمی حیزب. دوای شەهیدبوونی دکتۆر قاسملو و دکتۆر سادقی شەرەفکەندی دەبێتە کەسی یەکەمی حیزب. لەو بارودۆخە سەختەدا ئەو دەتوانێت بە سەرکەوتوانە مدیریەت بکات و حیزب بەڕێوەبەرێت و بە جۆرێکیش نەهێڵێت کە گڕوتینی شۆڕژگێڕی لە نێو جوڵانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دابمرکێتەوە. بە بڕوای ئێوە چه تایبەتمەندیەکی هەبوو دکتۆر سادق کە وای کرد بتوانێت لەو بارودۆخە سەختەدا ڕێبەری حیزب بکات و سەرکەوتوو بێت لە ئەرکەکەیدا؟ وەک بۆ خۆشت باست کرد، دکتۆر شەرەفکەندی بۆ خۆشی لە یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی ئاواسی ئەوەی کرد کە ئەو مەسئولیەتە کە بەو سپێراوە لە شرایە لە هەلومەرجێکی زۆر سەخت هەیە لەلایەک حەزب فعالیت و تێکۆشانەکەی بەرەو داکشان بوو، لەلایەکیش دکتۆر قاسملو شەهید بوو. بەڵام لەو هەلومەرجە سەختە تەماشا دەکەی دکتۆر شەرەفکەندی دێشان وەبەردەدات و ئەو مەسئولیەتە گرانە وەردەگرێت. ئەوە بۆ خۆی ئازایەتێکی یەکجار زۆرە کە لە شرایەت و هەلومەرجێکی زۆر ئاوا دژوارە دەتوانێت ئەو مەسئولیەتەوە بڕێەوە کاری هەموو کەس نییە. و ئەوەش کە توانی ئەو کارە بگرێت لە مەجموعەی تایبەتمەندی کە دکتۆر شەرەفکەندی هەیبوون سەرچاوە دەکرێت کە یەکەم چ ئەو علم و زاناییەکە کە ئەو هەیەی هەنە لە بواری ئاکادمی کورد دکتۆرای هەبوو. بێژگەم ئەویشە ئەو مەسئولی ئۆرگانێک بوو بە درێژی ئەو ساڵانە کە کاری فکری دەکرد. ئەویش ئۆرگانی چاپەمەنی حیزبی دموکرات بوو، هەم لە رادیۆ هەم لە ڕۆژنامە و لە هەموو ئەو وتارانەوە و بابەتانە کە نووسراون خوێنراون دکتۆر شەرەفکەندی ئەشرافی کردووە و ئەوە نەوعێک با بڵێم وشین دەسەڵاتی بەو دابوو کە ئەو ئەیتوانی ئۆتۆریتەی هەبێ بەسەر زۆر شتە. ئەوە لایەکی مۆزوعەکە. لای دوو مۆزوعەکە کەسایەتی خۆی لە نێو کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندیەوە ئەو نەزەراتی کە دەری دەبڕی بۆ خۆی نەوعێک ئۆتۆریتەی پێدا بوو کە دکتۆر سادقی شەرەفکەندی ئینسانێکی زۆر دیار بوو لە کۆمیتەی ناوەندیە. ئەوە یەکێ لە هێنە بارزەکانی بوو. بێژگەم ئەوە بەکردەوەش ئەو جێگری لێ با بڵێم سکرتری گشتی حەزب دکتۆر قاسملو بوو و تەمرینی ئەو بوو با بڵێم مەسئولیەتەی کرد بوو. ئەمانە لەلایەکی دیکەوە هەندێک تایبەتمەندی کەسی خۆیشی هەبوون کە ئەو تایبەتمەندە کەسیانە ئەو با بڵێم وەزعیەتیان بۆ پێکهێنا بوو کە بتوانم ئەو مەسئولیەتە گرانە بڕێەوە باتوتێکیدا بەڕاستی سەرکەوتوو بوو. ئەوە یەکیان نیشتمان پەروەری دکتۆر سعید بوو. یەکیانەوە بوو دکتۆر سعید لە ژینگەیەک لەدایک بوو و لە کۆمەلگایەک لەدایک بوو کە سەردەمی کۆماری کوردستان تەماشا دەکەی منداڵێکی 7 ساڵانە باوکی لە دەستدا، پاشان سەرپەرستی دەکەوێتە دەستی مامۆستا هەژار. و ئەمە پەروەردەیەک وەردەگرێت کە ئەم پەروەردەیەکی نیشتمان پەروەرانەیە، پەروەردەیەکی خەباتگێڕانەیە. بێژگەم ئەم پەروەردەی وەری دەگرێت ئینسانێک بوو، ئینسانێکی دادپەروەریش بوو، یعنی لە کۆمەڵگا هەر لە نێو بنەماڵەخوا وەکو ئینسانێکی دادپەروەر باردێت. مەجموعەی ئەم تایبەتمەندیانە کە عەرزم کردی ئەو هەلومەرجە بۆ دکتۆر شەرەفکەندی ئەرەخسێن کە بتوانێت هەم ئەو مەسئولیەتە وەربگرێ و بەخۆشیەوە زۆر زوو توانی ئەگەرشی جێگەی دکتۆر قاسملو هەر پڕ نابێت و بەڵام توانی حزبی دموکرات کۆنتڕۆڵ بکات و بێ دکتۆر قاسملووی زۆر بە حزبی دموکراتەوە دیار نەبێت.
و ئەمە گشتی سەرچاوەگرتوو بوو لەو تایبەتمەندیە بەرزانە کە دکتۆر شەرفکەندی هەیە. سپاس کاک تەیموور. پرسیاری دووەم دەمەوێت ئەوە پرسم. لە نێو حیزبی دموکراتدا دکتۆر سادق وەکو سیمایەکی شۆڕشگێڕی ناسراوە و زۆر جار وەکو شۆڕشگێڕی بەکردەوە ناوی دەبن. ئەو تایبەتمەندیانە چین کە سیمایەکی لەو جۆرەیان پێکێناوە؟ یەکەم شت کە عەرزت کەم دکتۆر شەرفکەندی ئینسانێکی ڕاشکاو بوو، نەزەراتی خۆی بە ڕاشکاوی دەکوت، با بڵێم وتە و کردەوەی یەک بوون، یەکانگیر بوون. کە وتە و کردەوەی یەکانگیر بوون زۆر حەسەبێکی تایبەتی لەسەر دەکرا. پاشان ئینسانێک بوو ماندوو نەناس بوو، یعنی مەسئولیەتی ئەو مەسئولیەتێکی لاوە دەبوو مەسئولیەتەکەی زۆر باشی بەڕێوەبرد بە بەردەوام خەریکی کارکردن بوو. کات ناس بوو، ئینسانێک بوو کە زۆر گرنگی بە کات دەدا و پێی وابوو کات زۆر گرنگە و هەر ئەوەش بوو تەماشاکە ڕەدەنگی کوردستانی ئێران لە تەواوی ئەو دەورانە کە بڵاو بووەتەوە یەک چرکە و دوا نەکەوتووە و بەردەوام کارەکانی خۆی بەڕێوە بردون. ناومێدی نەدەناسی دکتۆر شەرفکەندی، ئینسانێکی بەورە بوو، پێی وابوو ئینسانی شۆڕشگێڕ دەبێت ورەی هەبێت، دەبێت توانای هەبێت لە سەختترین شەرایەتدا دەبێت ئامادە بێت بۆ خەباتکردن لە پێناو ئامانجەکان و ئامادە بۆ فداکاری. ئینسانێکی کاکەڕا بوو، یعنی ئینسانێکی سادە بوو. تۆ تەماشا دەکرد دکتۆر شەرفکەندی هەمیشە دەدیت دەستی لەباسی حزبی لەبەرە، زۆر سادە. تۆ لە تەمامی ئەو فیلمانە کە دەیبینێ لە عانێوە جوانن ئەو وەختە لە من ناتانبینێ بەڵام ئێمە بینومانە دەبینیت دکتۆر شەرفکەندی ئینسانێکی زۆر سادەیە. لە عینی سادەیە زۆر گرنگی ئەدا بە هاوڕێکانی. باشم لەبیرە جارێک دکتۆر شەرفکەندی لەگەڵ کاکستی قەوی پەنجە چوون بۆ جێژنەکان، چوون بۆ قسڵان بۆ سەدانی کادر پێشمەرگەکان. ئەوەندە دکتۆر شەرفکەندی سادە هاتووە بەرچاوی خەڵکەکە، خەڵکی بەشێ لە ئەندامان حزبی دکتۆر شەرفکەندیان نەدی بوو کادر پێشمەرگەکان پێیان وا بوو کاک سدیق دکتۆر شەرفکەندیە. یعنی ئینسانێکی ئەهلی خۆدەرخستن نەبوو، بەڕاستی ئینسانێک بوو زۆر ئەهمیەتی بە خۆدەرخستن وانە نەددا. کاک ئەحمەد شێربەگی بابەتێکی لەسەر نووسیوە دەڵێت لە دەورانی دکتۆر قاسملوو عەکسی نەدەگرت، پاش دکتۆر قاسملوو بەرەبەرە دەکرێت عەکسگرتن. تۆ تەماشا دەکەی کەمترین وێنەی هەیە لەگەڵ پێشمەرگەکانە، دلەکەی چەوە بوو نەیدەویست خۆی دەربخات. پێشگەمەوە ئینسانێکی عەداڵەتخواز بوو، مەسەڵەن ئەگەر کێشەیەک ڕووی تێدەکرد زۆر عادڵانە زۆر دادپەروەرانە هەوڵێدا کێشەی بکات بەبێ ئەوە لەبەرچاو بگرێت ئەو نەفەرەی کە ڕووی تێکردووە چەندە نزیکە بەوە چەندە دوورە بوو. و هەموو ئەم تایبەتمەندیان و زۆر تایبەتمەندی تریش کە ئەوە بوو کە دکتۆر شەرفکەندیان کردبوو بە ئینسانێکی تایبەت و لە نێو حزب دموکراتە بەڕاستی بە ئینسانێکی زۆر سادە و ئینسانێکی زۆر بابڕەم خۆی ئەوەی کە ئینسان ئەجۆشێ لەگەڵ ئینسانە هەمیشە دەم بە بزە بوو، هەمیشە بابڵێم ئومێدوار بوو، هەمیشە سعیە کرد دۆستان و ڕەفیقان وانەی هان بدات کە ئومێدوار بن، با بڵێم یعنی ناومێدی نەدەناسی بەگشتی. دکتۆر قاسملوو خاوەن هزر و ئەندێشەیەکی تایبەت بوو کە ئەو هزر و ئەندێشەیە وەکو سەرمایە و سامانێکی مرۆیی بۆ حیزبی دموکرات و ئێمە بە میرات بەجێماوە. بە بڕوای ئێوە دکتۆر سادق چ سەرمایەیەکی بۆ ئێمە بەجێ هێشتووە؟ البته دکتۆر قاسملوو دیارە، ئەمە دەڵێن بەخۆڵی مەڕ مامۆستا ڕێبازەکەیە، بەڵام دکتۆر شەرفکەندیش بەڕاستی شاگردێکی باشی دکتۆر قاسملوو بوو، یعنی ئەویش خاوەن فکر بوو، ئەوە نەبوو ئینسانێکی ئەوە سادە بێت. وەک عەرزم کردی ساڵهای ساڵ لە چاپەمەنیا کاری کرد، بەبێ ئەوە کەس هاوکاری بکات توانی خەتی حزب زۆر بۆ باشی باتە پێشەوە. ئەوە سەرمایەکی گەورەست بۆ حزبی بەجێش. بێژگەمەوە ئەو تایبەتمەندیانە کە مە باسی دەکەین، ئەو تایبەتمەندیانەی دکتۆر شەرفکەندی لەگەڵ هەر کەس کاری کردووە نەقڵ بووە پێی. کابرا کاتناس بووە، وەک عەرزم کردی ڕاشکاو بووە، منطقی بووە، بە سادە ژیاوە، تەمامی ئەو تایبەتمەندیانە نەقڵ بوون. و لە هەمووشی گرنگتر ئەو جملەیە کە بۆ خۆی دەڵێ ئینسان لە سەختترین کاتە نابێ ورە لە دەست بدا، ئەوەیە کە ئینسانی خەباتگێڕ پێی وابوو شکەست نابێ بناسێت. ئەوەی کە باسی ئاشپەتاڵیانە کرد و باسی هینیانە کرد، دکتۆر شەرفکەندی هەمیشە باسی ئەوەی دەکرد یارێکی تر ئاشپەتاڵ نابێت لە نێو کووردا ڕوو بداتەوە. و ئەمە وەکو با بڵێم بابەت بردبێت نێو بەدەنەی حزبی دموکرات. بۆیە دکتۆر شەرفکەندیش بە نەزەری من زۆر لەباری فکری و زۆر توانی بووی یارمەتی بکات بۆ ڕێبازێکی کاک قاسملوو
داهێنەرێتی و دکتۆر شەرفکەندیش بە نەزەر من سامانێکی زۆری بۆ حزبی ئێمە بەجێهێشتووە. کاک تێمور، ئێوە بەشێکی بەرچاوی ژیانتان وەکو پێشمەرگە لە ڕێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا و لە ڕێبەری ئەو حیزبەشدا تێپەڕاندووە. دڵنیام کە یادەوەری و خاتراتێکی ڕەنگە زۆرتان لەگەڵ دکتۆر سادق هەبێ. دەکرێت بەشێک لەو خاتراتانە کە هەتاوەکو ئەو ڕۆژ لە بیرتان مابێ بۆمان باس بکەن؟ من دوو بیرەوەریتان بۆ باس دەکەم بە ئەمانەتەوە. زۆر کەسی شاهیدێ و ئەو شتن کە من باسی یەکەم. یەکیان لە کنفرانسەکانی کۆنگرەی نۆهەم لە دەفتەری سیاسی برادێک هەرسا بوو لەسەر من قسە بکات. من ئەو وەختە مەسئولی مەربەندشمال بوو کە هەر دەسێ لەسەر من قسە بکات کاک سعید دەڵێ دانیش نابێ قسە بکەی، دەربۆ نابێ قسە بکەم کنفرانسە قسە دەکەم، دەڵێ نایەڵم قسە بکەی. بۆیە نایەڵم قسە بکەی ئەو کەسەی کە تۆ لەسەری قسەکەی لێرە نییە لە خۆی دفاع بکات. ئەگەر لێرە بێ لە خۆی دفاع بکات من ئیجازە دەم قسە بکەی. ئیستا بڕۆ دانیشێ ئەمن بانگی دەکەم ڕۆژە دێم ئەم کۆبوونەوە ئەم خەڵکت بۆ کۆکەمەوە هەموو خەڵکت بۆ کۆکەم و قسەکانی خۆت بکە، بەڵام بە مۆرجە ئەوش توانین لە خۆی دفاع بکات. ئەوەیەکی لەو شتانە بوو یانێ دەگەڕێتە بۆ دادپەروەریەکی هەیبوو ڕێگای نەدەدا یەک لایەنە کەسێکی تر متهم بکە بە خۆی معروف یەک لایەنە بڕاتە قازی و ڕازی هەڵبگەڕێتەوە، بەڵکو دەیویست ئەگەر مەسەلەیەک مەوزوعێک مەطرح دەبێت وەک بۆ نمونە عەرزم کردی دوو تەرەف لەوێ بن وە کەسی تری توان لە خۆی دفاع بکە. ئەمە مەوزوعێک بوو. مەوزوعی دووەم ئێمە لە کۆمیتەی ناوەندیە بابەتێک بوو ئەو سەردەمە گۆرباچۆف هاتووە سەرکار، مەسەلەی گلاسنۆست و پرۆستێریکا مەطرح بوو لە یەکێتی سۆڤیەتە زۆر بەگەرمی و ئێمە ئەندامانی کۆمیتە ناوەندی بەڕاستی زۆر کەممان لێ دەزانی و وەختە وەکو ویستە نەبوو ڕاگەیەنە گشتیەکان بە چرکە چ دەگوێزنەوە و خەڵک ئاگاداری بێت. ئێمە داوامان لە کاکتۆر قاسملوو کورد لەو پەیوەندیە زانیاری هەیە لە کۆبوونەوەیەکی کۆمیتە ناوەندیە بۆمان باس بکات، ئەوش ئامادەگی خۆی دەربڕی کە بەحسەکە پێشکەش بکات. باسەوە بوو کە ناوی لەسەر چ دابنێن، ئەمە وتمان ناوی لەسەر دابنێن کەڵاس. یەکێ لە هاوڕێیانی کۆمیتە ناوەندی پێوا بوو چون ئێمە ئەندامی کۆمیتە ناوەندین باش نییە ناوی کەڵاس بێنین، پێوا بوو دەبێت ناوی بنێن کۆنفرانس. ئەوە بوو بە بەحسێکی جددی لە بینی ئێمە. دکتۆر شەرفکەندی زۆر بێدەنگ بوو تا ئەو کاتانە، بەڵام ماوەیەکی پێش و بەحسەکەی ئێمە تەقریبەن وا دیار بوو پێی خۆش بوو دەخالەتوی لە مۆزوعەکە بکە. هاتە نێو مۆزوعەکە وتی بۆ برادر و لەو برادرەکە وتی برایان ئەتۆ دیپلۆمت هەیە یا فوق دیپلۆمت هەیە؟ نەهایەتەکەی من دکتۆرام هەیە. دکتۆر سەعیدیشم ئوستادی دانشگا بووم لە تارانە، زۆر کەس من دەناسی ئێستا جێگری سکرتێری حیزبیچم. ئەمن شانازیەکەم دکتۆر قاسملوو خۆی من بە شاگردی خۆی قبوڵ بکە. ئەوە گەورەترین شانازیە بۆ من ئەگەر دکتۆر قاسملوو خۆی من بۆ شاگردی خۆی قبوڵ بکە. ئەوە بوو بە خەتمی کەلام. ئێتر دوای ئەوە بەحس دەکرا و بابەتەکەمان داونا کڵاسی کۆمیتەی ناوەندی کە کاک قاسملوو مامۆستاکەمان بوو لەسەر گلاسنۆست و پرۆستێریکا تەوزیحاتێکی زۆر جوانی بۆ داین و ئەستفادەیەکی زۆرمان لێ کرد. سپاس بۆ یادەوەریەکە کاک تێمور. وەکو دوایین وتە چ قسەیەکتان هەیە؟ بە تایبەتی دەمەوێت دوایین وتەی ئێوە ڕوو لە لاوان بێ، لاوانێک کە خۆیان بە درێژەدەری ڕێگە و ڕێبازی دکتۆر قاسملوو و دکتۆر شەرەفکەندی دادەنێن. چ وتەیەکت بۆ ئەوان هەیە؟ ئێوە ئەگەر ئەو پەیامەی دکتۆر شەرەفکەندیتان دیتبێت، دکتۆر شەرەفکەندی لەو پەیامەی کە دکتۆر قاسملوو شەهید بۆ پەیامەدا ڕووی لە لاوانە زۆرتر داواکە کە لاوان ڕێبازی قاسملوو بگرنەوە، داواکە کە بۆ ئێدامەدان ڕێبازی قاسملوو پێوەست بن بە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە و مەسەلەی لاو لە دیدگای دکتۆر شەرەفکەندیەوە شتێکی زۆر گرنگ و مهم بوو. هەمیشە ئەهمیەتێکی تایبەتی بە لاوانەدا. من زۆر جار بۆ خۆم دیتوومە سەردانی لاوانی کردووە زۆر سەمیمی لەگەڵیان دانیشتووە، گوێی داوەتە قسەکانیان، خاستەکانیان، ویستەکانیان و زۆر جاریش هاوکار بۆ جێبەجێکردنی ویستەکانیان. بۆیە دکتۆر شەرەفکەندی گرنگیەکی زۆری بە توێژی لاوان دەداوە. پێی وابوو لاو سەرمایەی داهاتووی جامعەن، بۆیە دەبێت گرنگی زیاتریان پێ بدرێەوە هەر حزبێک بتوانێت گرنگی زیاتر بە لاوان بدا، بەو ڕادە دەتوانێت سەرکەوتتر بێ و لە دوا ڕۆژە بتوانێت تاسیرگوزارتر بێت. کاک تێمور زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکە. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین هەم لە ژیانی تایبەتی و هەمیش لە ژیانی سیاسیتاندا. زۆر سپاستان دەکەم، دەستان خۆش بە بۆ ماندوو ژەوە.
بینەرانی خۆشەویستی لاوان میدیا لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان کە هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێ. سپاس کە بینەرمان بوو.